الحمد لله رب العالمين، وأفضل الصلوات وأتم التسليم على سيد الأنبياء والمرسلين وإمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمان بەڕێز و خۆشەویستەکان، بینەر و بیسەرە بەڕێزەکان، ئەمە ئاڵلقەی 28ەمە لە بابەتی چۆن دەبێنە مسلمانی ڕاست و ساخ. لە ئاڵلقەی پێشوودا باسی خۆپاراستن لە قەدەغەکراوەکان و لە خوخدەی خراپمان کرد. لەم ئاڵلقەیەدا لەژێر ناونیشانی پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و ساماندا هەندێک شتی گرنگ دەخەینە ڕوو. مسلمان ئەگەر بێ مسلمانێکی ڕاست و ساغ بێت، دەبێ ئاگای لێ بێت تەمەنی خۆی بپارێزێ، جەستە و ئەندامەکانی بپارێزێ، زانیار و شارەزایە کە پەیدای کردو بیپارێزێ لەوەی کە مامەڵەی پێنەکە و لە ذاتی خۆیدا بەکاری نێنێ و جێبەجێی نەکە، هەروەها سەرۆت و سامانەکەشی بپارێزێ لەوە کە بە حەرامی پەیدایکە یاخۆ لە شوێنی حەرامدا خەرجی بکە. ئەمە با تۆزی ڕوون بکەینەوە. بێگومان مرۆڤ کە ژیانی دنیا دەگوزارێنێ، وەکو زۆر جار گوتومە، لێرەش دووبارەی دەکەمەوە، خوا سوبحانە وتەعالە خاوەن و پەروەردگار و بەدیهێنەر و ژێنەر و مرێنەر و زیندووکەرەوە و هەمەکارەی ئێمەی مرۆڤ لەسەر زەوی و جند و فریشتەکان و هەموو دروستکراوەکانی خوا سوبحانە وتەعالە پرسی بە کەسمان نەکردووە دروستمان بکایان نەکە، پرسی بە کەسمان ناکە لامان بەرێ لەسەر زەویە لامان نەبە. لا يسأل عما يفعل وهم يسألون. پرسیاری لێ ناکرێت لەوەی کە دەیکا، ئەوان لێیان دەپرسرێتەوە. بۆ پرسیاری لێ ناکرێت؟ کە خوا شتێکی بێجێ ناکە. وخوا سوبحانە وتەعالە بەدیهێنەری هەموو شتێکە، خاوەن و پەروەردگاری هەموو شتێکە و خاوەنی هەموو سیفەتە تێر و تەواوەکانە و هەموو ناوە بەرز و پەسەند و چاکەکانە. لەبەرەوە هیچ شتێکی ناشایست لە خوا چاوەڕێ ناکرێت سوبحانە وتەعالە. و هەر کەسێک ڕەخنەیەک لە خوا بگرێ، تێبینی و سەرنجێکی لەسەر کردەوەیکی خوا هەبێ سوبحانە وتەعالە، دەبێ خۆی تۆمەتبارکە و خۆی تاوانبارکە. بۆ؟ چونکە خوا سوبحانە وتەعالە کە خاوەنی ئەو پەڕی بەرزی، ئەو پەڕی مەزنی، ئەو پەڕی پاچی، ئەو پەڕی چاکی، ئەو پەڕی زانایی، ئەو پەڕی توانایی، ئەو پەڕی بەزەیی، ئەو پەڕی کاربەجێیە، جگە لە چاکە لەخوا چاوەڕێ ناکرێ. بۆیە خوا سبحانه وتعالى دەفەرمێ من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها وما ربك بظلام للعبيد. هەر کەسێ چاکەیەک بکە خۆی لێی بەهرەمەندە، خراپەیەک بکە خۆی لێی زیانبارە و پەروەردگارت ستەمکار نییە بەرامبەر بە بەندەکانی. لە شوێنیش کە خوا دەفەرمێ وما ظلمهم الله ولكن كانوا أنفسهم يظلمون. خوا زوڵمی لێ نەکردن، خۆیان زوڵم لە خۆیان دەکەن. خوا سبحانه وتعالى هەموو ئەو ئامراز و هۆکارانەی کە ئێمە پێیان لە تاقیکردنەوەی خوا دەردەچن بۆی ڕەخساندوین، جەستەیەکی پێداوین، کۆمەڵێک ئەندامی هەن، ناخێکی پاکی پێداوین، كل مولود يولد على الفطرة، هەموو لەدایک بوویەک لەسەر زکماکێکی پاک لەدایک دەبێ. ئەنجا خوا عەقڵی پێداوین، پێنجشەستەکانی پێداوین، بەوەندەش وازی نەهێناوە، پێغەمبەرانیشی بۆ ناردووین سەڵات و سەلامی خوا لەسەر بێ، هیدایەت و بەرنامەی خۆشی بۆ دابەزاندووین و ئەم گەردونەشی بۆ پڕکردوین لە ناز و نیعمەت، وەکو دەفەرمێ وآتاكم من كل ما سألتموه وإن تعودوا نعمة الله لا تحصوها. هەرچی لێتان داوا کردو پێی داون و ئەگەر چاکەکانی خوا بژمێرن بۆتان سەرژمێر ناکرێن. دەتوان بڵێن 1 و 2 3 و 4، بەڵام بۆتان سەرژمێر ناکرێن، واتە ناتوانن کۆتایی و ژمارەی کۆتایی چاکەکانی خوا سوبحانە وتەعالە دیاری بکەن. پەروەردگار و خوایەکی ئاوا سوبحانە وتەعالە شایستەی ئەوەیە بپەرسترێ و سەرپێشی لێ نەکرێ، سوپاس بکرێ و
بێنمەکی ناسواسی بەرامبەر نەکرێ یادی بکرێ و لە بیر نەکرێ. کەواتە مەبەست لە پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامان ئەوەیە کە ئێمە ئەم ژیانە دنیاییە کە تێی خراوین بە بێویستی خۆمان ئەوەیە کە ئێمە بە شێوەیەک ئەم ژیانە دنیای بگوزەرێنین لە کۆتاییەکەیدا براوە بین، سەرفراز بین، شادمان بین، هەم لە کۆتایی ژیانی دنیادا هەم کاتێک کە بە دیداری خوا شاد دەبین لە ڕۆژی دواییدا. وەخوا بەڵێنی پێداوین کە هەر کەسێک بە پێی کتێبەکەی بەڕێوە بچێ، بە پێی ڕێوشوێن ڕێبازی پێغەمبەرەکەی بەڕێوە بچێ، سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، هەم لە دنیادا سەرفراز و بەختەوەر و خۆشبەخت و پاک و چاک دەبێ، ڕێک و ڕاست دەبێ، دوور دەبێت لە عیبداری و گوناهباری، هەم لە ڕۆژی دواییشدا بەختەوەر دەبێ، سەرفراز دەبێ، ڕووسور دەبێت لە خزمەتی خوادا سوبحانە وتعالە. ئەمە بەنسبەت چەم کوواتای ئەو ناونیشانەوە بەرهەموو شوێنەواری ئەو خۆپارێزیە، ئەو پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامان بەرهەموو شوێنەوارەکەی هەم لە دنیادا مرۆڤ بەهرە وەردەگرێ، هەم لە ڕۆژی دواییشدا کە گومانی تێدا نیە دنیا تەنیا ئامرازێکە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خوا و بەخششی خوا لە ڕۆژی دواییدا. دنیا وەکوی چێ لە زانایان دەڵێ الدنیا قەنتەڕەة فاعبروها ولا تعمروها. دنیا پردێکە بەسەریدا ڕەت بن و ئاوەدانی مەکەنەوە، واتە گوریسی لەبەر ڕامەخەن. یا وەکویکی دیکە لە خواناسان دەڵێ ئیعمل لدنیاکە بقەدەری بەقائیکە فیها واعمل لآخرەتیکە بقەدەری حاجەتیکە ئیلەیها. ئەوەندە بۆ دنیات کارکە کە تێیدا دەمێنیەوە، ئەوەندەشت بۆ ڕۆژی دوایی کار بکە کە پێویستیت پێێتی، تا چەند پێویستیت بە ژیانێکی نەبڕاوی هەتا هەتاییە لە قەدەر ڕۆژی دوایی بۆ ڕۆژی دوایی کار بکە، نەک بە دوو پیتکان بیگری بەڵام گوریس لە بن دنیا ڕابخەی، آخر ژیانێکی 52 ڕۆژی دنیایی بەقەدەر خۆی پێوەماندوو بکە. بای ئەوە کە ئەوە ئامرازێکە و پردێکە دەواازەیەکە دەتگەێنێ بە ڕۆژی دوایی، بای ئەوەندە خەم لە دنیا بخۆ، بەڵام گرنجیدانت چڕکەوە لەسەر ڕۆژی دوایی و دیداری خوا چۆن دەچێەوە خزمەت خوا، چکە مە بۆ ئێرە نەخڵقاوی. مرۆڤ زۆر لەوە گرنگترە بۆ تەمەنێکی 60-70 ساڵی خوڵقابێ، و پاداشتی خوا زۆر لەوە گەورەترە کە لە دنیادا بحەجمێ جێی بێتەوە، هەروەکو سزا و تۆڵی خوش زۆر لەوە گەورەترەکە لە قەبارەی دنیادا لە کەوڵی دنیادا بەحەجمێ، نە پاداشتەکەمان لە دنیادا جێ دەبێتەوە نە سزای خراپەکانیشمان، هەمووی هەڵگرتۆ بۆ قیامەت. کەواتە بەرهەمی خۆ پاراستنی تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامانمان ئەوەیە کە لە دنیادا پێشێ بەختەوەر دەبین. مرۆڤ ئەگەر ڕێی ڕاستی خوا بگرێ، ئەگەر ڕاستە شەقامی خوا بگرێ و ڕێوشێنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرێ، پێشێ لە دنیادا بەهرەمەند دەبێ. مرۆڤی مسلمانی ڕاست و ساغ جارێ خۆی دڵیشی ئاسوودە و مرتاحی دەبێ و هەست ناکا بەوەی کە حەقی کەسی لەلایە، چونکە دینداریەکەی پاراستوویەتی لەوەی حەقی خەڵکی بکەوێتە لا، و دڵی پاک و ساغ و سەلیمە، بغز و غەرەز و خۆبەزلگری و خۆپەسەندی لە دڵدا نییە، و دڵی پڕە لە بەزایی و پەرۆش و دڵسۆزی و خەمخۆری بۆ خەڵک بەگشتی. مرۆڤێکی وە هەر لە دنیادا بەختەوەرە، هەر لە دنیادا خۆشبەختە، و پاشان ئەم دینە هەر لە دنیادا ڕاستی دەکا. ئێمە کە 5 فەرزە دەپاڕێنەوە ئیهدینا الصراط المستەقیم، لەسەر ڕێی ڕاست بەردەواممان کە بمانخە سەر ڕێی ڕاست. ئەگەر تۆ لەسەر ڕێی ڕاست بی ڕاست دەبی، دڵت ڕاست دەبێ، زمانت ڕاست دەبێ، لەگەڵ خۆت ڕاست دەبی، لەگەڵ خەڵک ڕاست دەبێ، لەگەڵ خوا ڕاست دەبی، قسەت ڕاست دەبێ، کردەوەت ڕاست دەبێت، پەنهانت ڕاست دەبێت، ڕواڵەتت ڕاست دەبێ، بە مانای کەلیمە تۆ ڕاست دەبی و ساغ دەبی. و دیارە پاداشتی ڕاستی و ساغی و پاکی و چاکیش لە دنیا دەجێ نابێتەوە، بەڵکو لە دوا ڕۆژدا وەری دەگرینەوە. خوای پەروەردگار دەفەرمێ وەلەقەد خەلەقنا الئینسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد. بەدڵنیای ئێمە مرۆڤمان هێناوەتە دی و دەشزانین چی لە دڵیدا خوتخوتە دەکا، و ئێمە لێی نزیکترین لە ڕەجی ملی، لە شادەماری ملی کە خوێنی پێدا دێت و دەچێت لێی نزیکترین.
إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد كاتێک دووەرگرەکان وەردەگرن لە لای ڕاست و چەپی دانیشتوون واتە ئامادەن ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هیچ بێژەیەک دەرنابڕێ مەگەر چاودێرێکی ئامادەی لەلایە تۆماری دەکا هەر لە قسانەوە هەر لە نیەت و نیاز خولیام و بەسەکانەوە هەر لە کردەوە هەڵسو و کەوتەکانەوە هەمووی تۆمار دەکرێت هیچی زایە نابێ پێغەمبەریش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە فەرمایشتێکیدا کە ئێمە ئەو ناو نیشانەمە لەو فەرمایشتەی پێغەمبەرەوە وەرگرت عليه الصلاة والسلام دەفەرمێ لا تزول قدم عبد حتى يسأل عن عمره فيما أفناه وعن علمه فيما فعل وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه وعن جسمه فيما أبلاه ترمذي بجمارة 2420 هناوتي وقال سنده حسن پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام دوو پێی هیچ بەندەیەک بەولاولادا ناچێت لە ڕیواتی دیکەدا هاتووە یوم القیامە لە ڕۆژی دواییدا مە بەس پێ ڕۆژی دوایی بەولاولادا ناچێت هەتاکو پرسیاری لێ نەکرێ لە تەمەنی لە چیدا بەڕێ کردووە و لە زانیاریەکەی چەندەی کار پێ کردووە و ماڵ و سامانەکەی چۆنی پەیدا کردووە چۆنی خەرج کردووە و جەستەکەشی لە چیدا ڕزاندووە جەستەکەی لە چیدا بەکارهێناوە لە چیدا خستوێتە تەمەنەوە کەواتە مرۆڤی ڕاست و ساغ ئەو مرۆڤەیە وەڵامی ئەو پرسیارانە ئامادە بکە تەمەن ئاگای لە تەمەنەکەی خۆی بێ لە هەموو ئاگای لە هەموو ساڵەکانی تەمەنی بێ لە هەر 12 مانگەکەی هەر ساڵێکی بێ هەر 4 هەفتەکەی هەر مانگێکی بێ هەر 24 ساعاتەکەی هەر ڕۆژێکی بێ هەر 7 ڕۆژەکەی هەفتە و هەر 24 ساعاتەکەی هەر ڕۆژێک و هەر خولەکەکان و چرکەکانی تەمەنی بێ مرۆڤ ئەگەر ئاگای لە تەمەنەکەی بێ بێهودە لە دەستی نەچێ نەک هەر بە لە حەرامدا لە ناشەرعیدا لە دەستی نەچێ بەڵکو هەر بێهودەش لە دەستی نەچێت کە خوا و بڕواداران بەسەر فراز دەزانێت دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون بەڕاستی سەرفرازن ئەو بڕوادارانەی لە نوێژەکانیاندا ملکەچن بۆ خوا لە دەروونەوە بۆ خوا ملکەچن و ئەوانەی کە پشت لە لەغو دەکەن قسەی پوچ و کردداری پوچ لەغو لە لەغاوە هاتووە لەغا دەڵە سەوت العەسافیر دەنگی پاساری و چۆلەکە بۆ ئێمە هیچ سوودێکی نییە هەر شتێک هەر قسەیەک هەر کردەوەی سوودی نەبێ بە لەغو لە قەڵەم دەدرێ ئەوانەی کە ئیمانداری بەڕاستین بەو مەرجە سەرفراز دەبن نوێژەکانیان بە خوشوع و ملکەچیەوە بۆ خوا بکەن و خۆشیان لە شتی پوچ بپارێزن ئەلبەتە سیفەتەکانی دیکەش هەر هەن کەواتە ئەگەر مرۆڤ ئاگای لە تەمەنەکەی خۆی بوو بێهودە سەرفی نەکرد نەک هەر لە ناشەرعی و ناحەقیدا بەڵکو هەر حرام و ناشەرعیدا بەڵکو هەر بێهودە لە دەستی نەچوو و ئاگای لە زانیاریەکەی خۆی بوو زانیاری و شارەزاییی کە هەیەی بەو شێوەیە کاری پێکرد لە ذاتی خۆیدا و بەو شێوێ بڵاوی کردەوە کە زانیاریەکەی پێویستە تێدا بەکاربێنێ و ئاگای لە ماڵ و سامانەکەی بوو هەم لە ڕووی پەیداکردنیەوە هەم لە ڕووی شوێنەتی خەرجکردنیەوە و بە زۆری وایە مرۆڤ ئەگەر ماڵەکەی لە ڕێی حرامە پەیدا کرد لە ڕێی حرامی شۆ سەرفی دەکات عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێبێ شێخ عەبدولقادر گەیلانی لە کتێبی الفتح الربانی والفيض الرحماني دا کە بۆ خەڵکی بەغدا قسەی کردووە لە یەکێک لە کۆڕەکانیدا دەڵێ خەڵکی بەغداد و ئەمەزانن عەبدولقادر نازانێ ماڵ و سامانەکەتان چۆن پەیدا کردووە دوایی دەڵێ ئەمن لافی ئەوە لێ نادەم غەیب و پەنهان دەزانم بەڵام تەماشا دەکەم چۆنی خەرج دەکەن دەزانم ئاواشتان پەیدا کردووە ئەگەر ماڵەکەتان لە ڕێیەکانی شەرعیەوە خەرج کرد بە شێوەیە کە ڕەوا بێ حەق بێ جێگەی ڕەزامەندی خوا بێ دەزانم کە لە ڕێی حەڵاڵ و چاکی شۆ پەیداتان کردووە ئەگەر ماڵەکەت لە ڕێی ناشەرعیەوە خەرج کرد و سەرف کرد دیارە بە حارامی بە شێوەیەکی ناڕەواش پەیدات کردووە وەکو هەموو ئەو بەرپرسە گەندەڵ و ئەو دەوڵەمەندە مشەخۆرانەی پەنای ئەو بەرپرسە گەندەڵانی ئەم ڕۆژگارەی ئێستای ئێمە تەماشا دەکەی ماڵ و سامانەکان بەکاردێن بۆ تێکدانی کۆمەڵگا ماڵ و سامانەکان بەس بەکاردێن بۆ تێرکردنی غەریزە و ئارەزەکانی خۆیان و
ئاگیان لە خەڵکی دەوروبەریان نییە، ئاگیان لە خزمی هەژار و نەداریان نیە، ئاگیان لە دراوسی هەژار و نەدار نییە، ئاگیان لە خەڵکی لێ قەوما و بێدەرەتان نیە لە وڵاتەکەدا. هەر خەریکی وەکو کرمەگەڵ خۆرکە سەریان لە عەرزێناوە، هەر خەریکی تێرکردنی گەدە و داوێن و ئارەزوەکانی خۆیانن. مادام ماڵەکە ئاوا بەکاردێنن دیارە بە حرامیش پەیدایان کردووە. لە پەنای دەوڵەمەندێکی گەندەڵی قۆڕخکاری هەموو شت بۆ خۆ قۆڕخکەردا ئەو سەرۆت و سامانە حرامیان وەسەرێکناوە. ئەگەرنا دەوڵەمەندێکی ساڵح ئەگەر ماڵەکەی بە حەڵاڵی پەیداکە چاویش دەجێڕێ بە حەڵالیش خەرجیکە و مەبەستە شەرعیەکانی پێبێنێتە دی و لە خۆیدا کورتی هەڵناهێنێ، بەڵکو ئەو ماڵ و سامانۆک و ئەمانەتێکی خوایی مامەڵە لەگەڵدا دەکا کە سپاردەی خوای و لە دەستیدایە، وەکو خوا دەفەرمێ ئەنفیقوا مما ئامینوا بالله ورسوله وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه. بڕوا بەخوا بە پێغەمبەرەکەی بێن و لەوەشدا کە خوا ئێوەی تێدا کردوتە جێنشین خەرجکەن. ماڵ و سامان ئەمانەت و سپاردەی لە دەستی تۆدا دەبێ بە شوێنی خۆی بگەێنی، ئەو سپاردەی بە کەسانی خۆی بە شوێنی خۆی بگەێنی. هەروەها دەبێ مرۆڤ ئاگاداری جەستەی خۆی بێ، بە تایبەت گەنجەکان کە بەتین و تااقەتن ئاگیان لێبێ کە جەستەیان و ئەندامەکانیان لە ڕەزامەندی خوادا بەکاربێنن و بە شێوەیەک مامەڵە لەگەڵ جەستەی خۆیاندا بکەن کە دوجار بە قازانج و بە بەرژەوەندی دنیا و قیامەتی خۆیان و کۆمەلگا و دەوروبەریان بشتێتەوە. خوا بە کەڕەمی خۆی ئێمە لەو کەسانە بجێڕێکە ئاگیان لە تەمەن و جەستە و زانست و ماڵ و سامان و هەموو شتێکی خۆیانە و بەو شێوە مامەڵایان پێ دەکەن کە جێگەی ڕەزامەندی خوا بێ بۆ ئەوەی ببینە مسلمانی ڕاست و ساخ. لێرەجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین و صلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.